بەنسبەت بارودۆخی هەرێم بەرەو کوێ دەچێت و چی لێ دێ و چۆن دەبێت بەڕاستی ئێمە خۆشببین نین بەوەی کە ئێستا دەگوزارێت لە هەرێمی کوردستاندا کە دەرەنجامێکی چاچی لێ بکەوێتەوە هەمیشە پێشەچی هەڵەکان دەرەنجامی هەڵە بەدەستەوە دەدەن ئەوەی کە دەیبینین بەڕاستی هەمووی پێشەچی هەڵە بەو شێوە ئیدارەدانی وڵات و بەو شێوەیە قۆرەخکاری و گەندەڵی و بەو شێوەیە حیزب هێنانە نێو هەموو شتێک و حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری خاڵیکردنەوە لە نێوەڕۆ مانەوەی قاوغێکی بۆش کە ئەوان وایان کردووە و شکاندنی حرمەت و هەیبەتی دامەزراوەکان ئەوە وا دەکات کە کۆی هەرێمەکەمان بێئیعتیبار بێت سەنجی نەمێنێت لە مامەڵە لەگەڵ بەغدادا لە مامەڵە لەگەڵ وڵاتانی دراوسێدا لە مامەڵە لەگەڵ دنیادا ئێمە بەو وەزعی ئێستا خۆشببین نین کە دەرەنجامێکی باشی لێ دەکەوێتەوە بەڵام نائومێدیش نین یعنی خوای پەروەردگاریش وەکو لە حیکایەتە کوردەکەیدا هاتووە بن و وەستای هەژار خوددا یەکە و دەرگای هەزار یعنی دەروی خێر زۆر و دەرگا هەر هەن دنیا بە کۆتا ناگا بەڵام ئەم بارودۆخی ئێستا پێی ئومێدەوار و خۆشببین نین کە دەرەنجامەکەی بەخێر بگەڕێ ئەگە هەر ئاوا بەردەوام بێت و من بەڕاستی زۆریش ئومێدەوار نیم بە پارتی وێچێتی کە چاو بەخۆیاندا بگێڕنەوە و بارودۆخی خۆیان بگۆڕن بۆ ئەوانە من پێما و پەندە عەرەبیان بەسەردا دەچەسبێ ئیدا ئەصلەحوا سەقەطوا ئەوانە گەر چاکسازی بکەن دەڕوخێن بەچی ئەو خەڵکە جێیشێک لە خەڵکی حاشای مەقام و مەجلیس ماستا و چی و متەمەلقیان بە دەوری خوان و ئاڵانە بە پارەی حرام و بە ئیمتیازاتی حرام و بە هەڕەشە و گڕەشە و ترساندون و چاواشەکردن بەوە پارە حرامەکە ئەو شتانی پێ دەکەن پارە حرامەکەیان بەدەستەوە نەمێنێ ئەو جێیشە لە خەڵکی چاواشەکرا و معاشی حرام یا پارەی حرام پێدراوەیان بە دەورەوە نامێنێت مانەوەیان وەزەکەیان لێ تێک دەچێت بۆیە پێم وانییە لە ئاسۆدا کە من دەیبینم ئەوانە پێم وانییە کە بەخۆشی خۆیان بێن چاکسازی بکەن